لە 26 نیسانی 1974 پردی گەڵاڵەی دەڤەری باڵەکایەتی لەلایەن دوو فڕۆکەی زەنجی حکوومەتی باسی عێراق بە چەکی ناپاڵم بردومان کرا. پردی گەڵاڵا و کات بازاڕێکی قەرەباڵغی ناوچەی شۆڕژی ئەیلول بووە و لەوێ جگە لە پێشمەرگە کاسبکار و ڕێبواران بەر بردومانەکە کەوتون کە تاکو ئێستاش بەدەست ئێش و ئازاری جەستەیانەوە دەناڵێنن. شاخێکی دێ زۆر ئەورە بوو جەماعەتە لە بن ئەو شاخەی بوو بە ئەمری خۆی ئەو نەپاڵمەها ڕاستەوە شاخەکەی کرد کردێ گۆم ئەو جا باسک و سەر و پیر و بەسپیندارانوە بوو کارەساتە چووە بە هیچ نەبوو سێ شەو و سێ ڕۆژان ئەو پێشمەرگە و جەماعەتە لێ دەگەڕان کە ڕانیان دەینانەوە لەسەر سپینداران و دوو مەتر دوور و لاق و پارچە گۆشت و موشن دانهێنانەوە. گەڵاڵە لە ڕووی سیاسی و ئابووری و سەربازی ناوەندی بڕیاری سەرکردایەتی کورد بوو لەو قۆناغدا بە بەردەوامی و بەبێ لە بەرچاوگرتن و زیادکردنەوەی بارەگا و بنکەی هێزی پێشمەرگە لاو نیشتیمانیان ڕۆژانە ناوچەکە دەکەوتە بەر بردومانی فڕۆکەکانی حکوومەتی باس. هەرچەندە و کاس شۆڕش خاوەن بنکەی تەندروستی بووە بەڵام بەشێکی زۆری بریندارەکان بۆی خراپی باری تەندروستی بردراونەتە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. گەڵاڵە منطقەی سەرکردایەتی بوو ئەو کاتە لێ بوون ئەوی کە ئێمە دیمان و بیسمان لە پاشا هاتین تەماشامان کرد مەجموعەی خەڵق شەید بوو لە تەرمەکانیان پارچە پارچە بوو بۆ هەردییان تەبعاان زۆر تون بوو کە تیارەی گەورە بوون هینەکە پردەکە تێکچوو بوو بریناریش زۆر هەبوو ڕووداوێکی خوێناوی جێی داغبوو تەبعاان لەو بارەوە بەڵامی تێمە پاژەواتین دیمان برینارەکانیان قسمێکیان هێنا بۆ لای ئێمە ناوپردانی وە خەستەخانەمان هەبوو کۆم خۆم پزیشکم خەستەخانەشمان هەبوو خەڵکمان تێداویە کرد هەندێکیش نێران بۆ ئێران یانی ئەوی کە وەزعی باش نەبوو تەوان هاونیشتیمانیانی ناوچەکە گلەی ئەوەیان هەیە کە تاکو ئێستا وەک پێویست باس لەو کارە ساتە مرۆیە نەکراوە و جگە لە کۆتەڵێک کە ساڵی 2006 لە شوێنی بردومانەکە دروستکراوە نەتواندراوە نەوەی نوێ لەبارەی بردومانەکەەوە زانیاری هەبێت. بەداخەوە ینی کە هەتا ئێستا وەکو پێویست ئەو کارە ساتە نەناسنای هۆکار هەبووە بەڕاستیانی یەک لە هۆکارانشکە لە باڵەکایەتی بەڕاستی تۆزێک درەنگ بۆ ڕاگەیشتن کە باسی مەسەلەی زینۆسایدی ئەو کارە ساتانە بکەین کە بەسەر باڵەکایەتی دادن هەرچەندە پلان هەیە کە کۆتەڵێکی شایستە دروست بکرێت لایەق بۆ شەهیدانە بێ بەڵام چاوەڕێی تەسمیم و دیزایانی ئەم ڕێگەی جوتسایدی نێوان چۆمان سۆرانی کە جوسایدەکە تەوا بوو لە شوێنێک بکە دیار بێت و خەڵک ببینیت و شایستە بە شەهیدانی ئەو کارە ساتە بێت. بەپێی قسەی شایەت حاڵەکان لە بردومانەکەی پردی گەڵاڵەدا نزیک 100 کەس شەهید و بریندار بوونە لە نێویشیاندا مناڵ و پیر و ئافرەت و زۆربەی قوربانیەکانیش پۆلێک لە خوێنکارانی زانکۆی کەرکووک بوونە کە بۆ پەیوەندیکردن بە شۆڕش گەیشتبوونە ناوچەکە. ئێستا سەوزایی ئێرە بە گڵۆسوورەکان تەندراوە بەڵام 41 ساڵ بەر لە ئێستا لەلایەن دوو فڕۆکەی جەنجی حکوومەتی باسی عێراق سەوزایی ئێرە بە خوێنی دەیان مرۆڤ سوور هەڵگەڕا. بەختیار قادر ڕوودا.